بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە کۆمەڵی بەرگۆ بابەتی نوێهاتینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون. یەکێک لە تەوەرەکانمان تایبەتە بە ڕۆژی جیهانی حواڵەکردنی دراوکە ئەمڕۆ 16 ڕۆژی جیهانی حواڵەکردنی دراوە کە ئەم کردارە ڕۆژانە لە تەواوی جیهاندا دووبارە دەبێتەوە بە شێوەیەکی بەردەوام. لە وڵاتی عێراقیشدا کە ئەگەر بە نمونە باسیکەین لە وڵاتی عێراقیش ڕۆژانە نزیکەی 90 ملیۆن دۆلار ڕۆژانە حواڵەی دراویان هەیە و لە هەرێمی کوردستانیشدا نزیکەی 40 بۆ 80 ملیۆن دۆلار ڕۆژانە مامەڵی دراویان هەیە خود حواڵی دراویان هەیە کە بێگومان ئەم بڕەپارێش بەپی بارودۆخی ڕۆژ یاخود بەپی بارودۆخی ئابووری گۆڕانکاری بەسەردا هێت بەرز و نزم دەکات خوڵی زیاد و کەم دەکات ئەم بڕەپارێ و لە هەمان کاتدا کاریگەری هەیە یاخود پەیوەندی هەیە بە نرخی نەوت و نرخی زەڕیشۆکە دواتە پسپۆڕێکی ئابووری لەگەڵمان ئامادە دەبێت و باز لە حواڵەکردنی دراو دەکەین و باز لەم ڕۆژە دەکەین. یەکێکی تر لە تەورەکانمان باس لە ڕۆلی میدیا دەکەین لە بارودۆخی ئێستادا یاخود باز لە ڕۆلی میدیا و ڕاگەاندەکان دەکەین لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنادا. بێگومان ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا کاتێک بڵاو هەر لە سەرەتای بڵاوبوونەوە هەتا ئێستا ڕاگەاندنەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە ئەگەر بە باشە بێت یاخود بە خراپە بێت بەڵام ئێمە ئەمانەیە ئەمڕۆ زیاتر جەخت بکەینەوە سەر لایەنە نەرێنیەکەی کە تا چەند هەواڵی ناڕاست بڵاوکراوەتەوە یا تا چەند کاریگەری هەبوو لەسەر دەرونی هاوڵاتیان بۆ بەسەش سپۆڕێکی بار ڕاگەاندن نویانە بێت لەگەڵمانە گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. ئەمە تەورە سەرەکیەکانی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت جگە لەوەش کۆمەڵێک بڕگە و بابەتی تر و پەیوەندی ڕاستەخۆمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستان و لە ئێستاشدا پەیاملێرمان تەها عەبدوڵڵا بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. تەها سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکانی شاری هەولێر چین بە ئێمە بە بینەرانی بگەینیت. بەڵێ سنووربینتان باش دیارە تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا وەکو کە یەکە لە هەواڵە گەرمەکان ڕۆژانە خەڵکی حەز دەکەن گویان لێ بێت یاخود هەواڵی بزانن و ڕۆژانە دام دەستگاکانی ڕاگەیاندن هەروەها دام دەستگاکانی حکوومەتیش باسی دەکەن و ئاماری تازە ڕادەگەیەنن و سەبارەت بە هەولێر دیارە تاکو ئێستا لە سەرەتایی توشبوونی و ڤایرۆسە بە هەرێمی کوردستان لە هەولێر 656 کەس تووشی و ڤایرۆسە بوونە و لە کاتی ئێستا 347 کەس نەخۆشخانە ماونەتەوە و 303 کەسیش چاک بوونەتەوە 6 کەسی جانیان لەدەستداوە دیارە دو هەواڵیش کە ڕێژەی یان لە 24 ساعتی ڕابردوو دیارە 32 کەسیکە لە هەولێر توش بوونە و 16 کەسیش نزیکەی 15 کەسیش چاک بوونەوە کەسێکی گیانی لەدەستداوە واتە کۆی گشتی و کەسانی کە تاکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر گیانیان لەدەستداوە گەیشتە 7 کەس ئەوە لە کۆی ئەو نزیکەی 2400 توشبووی کە لە سنووری تەواوی هەرێمی کوردستان توشی ڤایرۆسی کۆرۆنا بوون دیارە بەرپرسانی وەزارەتی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ تاکید دەکەنەوە کە هاوڵاتیان خۆیان بپارێزن و لە شوێنە گشتەکان خۆیان بە دوور بگرن و ماسک و دەستکەش بەکاربینن و ئەگەر چی تا ڕادەیەکی زۆر هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکانی تەندروستی و خۆپارێزی بەڵام تاکو ئێستا بەشێک پابند نینە و بۆیە زۆر لە دام و دەستگاکان وەکو پێشتر داوامی ئاسایی نیە بەکو بەچەوی متەناوب هەیە واتە کەمتر فەرمانبەران داوام دەکەن ئەمە بۆ زیاتر خۆپارێزی و بۆکو پزیشکانی ئاماژە بۆ دەکەن کە ڕێژەی واتە شەپۆلی ئەو جارەی ڤایرۆسی کۆرۆنا بەهێزترە و کاریگەری زیاترە لە شەپۆڵەکانی مانجی 3 دیارە هەر بۆی کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا دیارە ئەمە لە ناو هاوڵاتیان بووین لە راپۆرتێکدا بێ بازارێکی زۆر بە بازارەکان و شوێنە گشتەکانەوە دیارە کە چەندین هۆکاری هەیە کە یەک لە هۆکارە سەرچەکانی ڤایرۆسی کۆرۆنایە کە بە هۆیەوە هاوڵاتیان ماوەیەک بێکار بوون و هەروەها بەهۆی دابەش نەکردنی موچە و دواکەوتنی موچە ئەوەشێکێکترەوەی کە هاوڵاتیان بێ بازار بن بێکار بن و بەشی هۆکارێکتر کە قەدەغی هاتوچۆی لە نێوان شارەکان هەروە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا شارەکانی دیکەی عراقی ئەمان هەموو وای کردووە کە بازارەکان بێ بازارێکی تەواو بخۆیان ببین و نیگەرانیشی زۆر لای هاوڵاتیان دووشکە تەنانەت کارگەیشتەوەی کە بازەوە دەکەن لە شەڕی داعش بۆ شێوە بێ بازاری نەبووە و باش لەوە دەکەن کە دابشکردنی موچە هۆکە کاریگەری باشی دەبێت کە ماوەی چ ڕۆژە دیارە دواکەوتووە و هاوڵاتیان دەخوازن کە حکومەتی هەرێمی کوردستان ئەو گرفتە چارەسەر بکەوە بۆ مەبەستە بڕیارە بەجێرە زانیاریەکان لەم دوو ڕۆژەی داهاتوو وەفدێکی هەرێمی کوردستان بگاتە بەغدا بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان
بۆ مەبەستی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عراقی دوایەوەی کە حکوومەتی عراقی 400 ملیارەکەی نرد داوای کرد لە ماوەی 30 ڕۆژە شێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە تایبەتیەوەی پەیوەندی بە نەوت و بودجەوانەوە هەیە چارەسەر بکرێت بۆیە پێویستە لەو هەفتەیە و بڕیاریشا کە بەجێرە زانیاریەکان وەردەکە بچێتە بەغدا و گفتوگۆیەکی جدی بکەن لەسەر مەسەلەی نەوت و بودجە و بەشی هەرێمی کوردستان کە چاوەڕوان دەکرێت بگەنە ڕێککەوتن و کۆتایی بە و ڕەوشە بێن کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە ماوەی 30 ڕۆژدا موچە دابەش بکات و بەغدا 2 مانگە تەنها موچەیەکی ناردووە و ئەویش تاکو ئێستا دابەش نەکراوە هاوڵاتیان داوا دەکەن کە موچەکانیان بەسەر دابەش بکرێت ئەوە چەند زانیارێک بوو چون و ڕەگەر لە سنووری پارێزگای هەولێر پرسیارێکتان دەبێ دەگەڕێمەوە لایەوە. سواز بۆ پەیامنێرمان تەها عەبدوڵڵا کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی بە هیوای لە شتاقی تەندروستێکی باش بۆ هاوڵاتیانی خۆشەویستی شاری کەرکووک و تەواوی کوردستانیان لە هەر شوێنێکی دنیا بن. بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای یەکەم بڕگەی پرۆگرامەکەمان ئەویش بڕگەی نیگای با پێکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. بەڵێ ئازیزانێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان ئەویش تایبەتە بە ڕاهێنانی وەرزشی کە بێگومان ڕاهێنانی وەرزش هەمیشە لە پزیشکە بەڕێزەکانەوانی گوێبیستیەوە بین کە دەڵێن وەرزشکردن سوود و گرنگێکی زۆری هەیە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان و بە تایبەتی لەم کاتەدا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە وەرزشکردن یەکێکە لەو ڕێگانەی کە مرۆڤ دەتوانێت لە ڕێگەی وەرزشەوە بتوانێت بەرگری جەستەی بەهێزکە بۆ ئەوەی کە بتوانێت ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببێتەوە یاخود لە حاڵەتێکە ئەگەر کەسەکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببێت بتوانێت لە ڕێگەی ئەوەی کە بەرگری جەستەی بەهێز بێت دەتوانێت زیاتر ڕوبەڕووی ڤایرۆسەکە بێتوانێت و بە تایبەتیش لەم کاتەدا ڕەنگە خانمانی دووگیان بتوانێت زیاتر ئەم وەرزشانە بەشێک لە وەرزشەکانەوانی کە تایبەتە بە خانمانی دووگیان بتوانن ئەنجامی بن بۆی کە بەرگری لەشیان بەهێز بێت. فەرمون پێکەوە با بینەری ڕێنمایی وەرزش بین و دواتر بەردەوام بین.
بەڵێ عزیزان ئەوەی کە بینیمان کۆمەڵێک جوڵەی سادە و ساکار بوو کە لە ماڵانێ هەریەک لە ئێمە کە ڕەنگە بڵێن ڤیدۆکە تایبەت بوو بە خانمان هەرێک لە خانمان نەتوانن ئەو جوڵە سادە و ساکارانە لە ماڵەوە ئەنجام بن کۆمەڵێک جوڵەیەکە ئەتوانین لە ڕێگەی ئەو جوڵانانە مرۆڤ بتوانێت بەرگری لەشی بەهێز بکات بە تایبەتی لەم کاتەدا کە ڤایرۆسی کۆرۆنا لەما بۆی کە بتوانین زاڵبین بەسەر نەخۆشیەکانە زاڵبین بەسەر ڤایرۆسی کۆرۆنا بتوانین بەرگری جەستە بەهێز بکەین یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی دەنگ و ڕەنگی سلێمانیە فەرمون پێکەوە بابینەریمین
بەڵێ ئازیزانی یەکێکی تر لە بەرگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بەرگەی ڕێنمایە گوڵە کە بێگومان ئەم بەرگەیەمان تایبەتە بەو کەسانەی کە ئارەزوویەکی زۆریان بۆ گوڵ ویان بڵێ بۆ سەوزایی هەیە لە ناو ماڵەکانیاندا لە ئێستادا بە خۆشحاڵی و زۆرێک لە هاوڵاتیان گرنگێکی زۆر بە سەوزایی دەدەن چ لە ڕووی ئەوە بێت کە باخیان هەبێت لە ناو ماڵەکانیانە یاخود لە ڕێگەی ئینجانەوە بێت کە بە تایبەتی خانمان ئارەزویەوە زۆرەکەن کە گوڵ لە ماڵەکانیانە دابنێن بۆ ئەوەی کە هەم دیمەنێکی جوان بە ماڵەکە دەبەخشێت هەم لە ڕووی دەرونیانێ ئارامێکی زۆر بە دەروون دەبەخشێت فەرمو بێکەوە با بینەری ڕێنمای گوڵ بین و دواتر بەرداوە بین. بەیانیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێککە لە گوڵی دەروی ماڵەکەین کە ئەویش پێوترێت سادۆنیا بە کوردی خۆمان ناوە زانستەکەی پێوترێت جیرانیۆم. جیرانیۆم گوڵێکی محەممەرە و شێوازی ئاودانەکەی لە هەفتەیەکە دوو جارە تا سێ جارە بێ ئاو بدرێ. شوێنی دانانی ئەم گوڵە لە هاوینە پێویستی بە نەختێ سێبەرە ئەگەر هەتاوی زۆر بێ ئەبێتە هۆی هەڵپڕووکانی گەڵاکانی و گەش و نمای زیان ناکات. گوڵەکانی سووری هەیە، پەمەیی هەیە، پەمەیی تۆق و کاڵ ئەو ڕنگانەی هەیە. لە هەموو گوڵەیەکی دەرەوەی ماڵ و ناوەی ماڵ ئەگەر پیتمۆسی تیا بێت لە خاخەیە زۆر باشترە وەک لەوەی کە بێت. وەرزی گەشەکردنی بەهار لەگەڵ بیدایەتی هاوین لە پاییزە گەشەکە کە دنیا فێنکە کاتجارێکیکە. ئەم جۆرە ڕووەکە نەخۆشی مەگەر ئەو نەخۆشیە تووشی بێکە تووشی فطری ئەبێ. لە زستانە ئەبێ پارێزراو بێت ئەم ڕووەکە لە ڕتوبەت و لە فطر. خەڵک گوڵێکی زۆر بەناوبانگە لە ناو خەڵکە، خەڵک خواستی زۆرە لەسەری. بەڵێ خۆشویستان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئێستا چەچینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجە لەگەڵمانە. فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لای تۆن. سڵاو چنوور، سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان. دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری هەیە لە دیاتین زانیاریەکان کاتژمێر نوێشەوی ڕابردوو بەداخەوە دوو گەنج لە ئەنجامی هەڵوەشانەوەی یەکێک لە گولە تۆپەکانی گولە تۆپە کۆنانەی کە لە ناوچەکە هەنوو ڕۆژانە دەدۆزێنەوە. دواتر گولە تۆپەکە تەقیەوە بە هەردووکیانە و لە خانە باخێکدا هەردووکیان گیانیان لەدەستدا و هەر شەو هێزە ئەمنیەکان و بەڕێوەبەراتی پۆلیسی هەڵەبجە و ئاسایشی هەڵەبجە ئاسایشی شارەزور بە دوواداچوونیان بۆ ڕووداوەکە کرد و لە شوێنی ڕووداوەکەەوە لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە. دەرکەوت کە ئەو دوو گەنجە ویستویانەکە ئەو گولە تۆپە هەڵبۆشێنەوە و دواتریش لە ڕێگەی مشارەوە بیبڕنەوە و دواتر تەقیوەتەوە. دواتر تەرمەکانیان ئاراستەی پزیشکی دادی هەڵەبجەکران و لەوێشەوە فەراوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و لێکۆڵنەوە لە ڕووداوەکە بەردەوامە. تایبەت بە زانیاریەکانی کۆڤید-19 لە سنووری پارێزگای هەڵەبجە دوایەوەی کە ژووری ئۆپەراسیۆنەکانی هەڵەبجە کۆبوونەوەیەکی فراوانی بە ئامادەبوونی ژمارەیەکی فراوان لە ئەندامانی ژوورەکە ئەنجامدا. لە پارێزگای هەڵەبجە دەستکرا بە داخستنی ناوچە گەشتیارەکان کە لە ماوەی ڕابردوودا ناوچە گەشتیارەکان کرابوونەوە و ژمارەی زۆر گەشتیاران ڕویان لەم ناوچە گەشتیارانە دەکرد و ئەمە وای کردبوو کە جۆرێک لە مەترسی دروست بێەوە زۆرێک لە گەشتیارانیش پابندی ڕێنمایە تەندروستیەکان نەبن و بۆیە ژوورەکە بڕیاریدا بە داخستنی ناوچە گەشتیارەکان و بەڕێوەبەری گەشتوگوزاری هەڵەبجە بە گەلی کوردستانی ڕاگەیاند کە هەر لە دوێنێ ئێوارەوە ئەو کەسانی کە خاوەنی ناوچە گەشتیارەکانن ئاگدار کراونەتەوە و لیژنەیە تایبەتەکانیان ئاراستەوێ کردووە بۆ ئەوەی کە
با بڵێن ناوچەکان دابخەن و ڕێگە نەدەن هیچ فرۆشیارێک بیکاتەوە ئاماژەشی بەوە کرا مش لە کاتێکدایە کە جارێکی دیکە ناوچە گەشتیارەکاندا دەخرێنەوە ئەوانەی کە خاوەنی پشکە گەشتیارەکانن زیانێکی زۆریان بەرکەوتووە. لە لایەکی دیکەوە لە سنووری نەخۆشخانەکانی هەڵەبجەدا نزیک بە 11 کەس هەن کە 16 کەس لە سنووری پارێزگای هەڵەبجەدا توشبووی ڤایرۆسی کۆرۆنان کە 11 کەسیان نیشانەی توندیان هەیە و 5 لەو کەسانە نیشانەکانیان توندترەوە دووان نیشان دۆخی تەندروستیان جێگیر نییە. ئەوەی کە جێگی قسە لە سەرکردنەوەیە کە کۆڤید-19 لە کاتێکدایە کە با بڵێن هەموو ئەو با بڵێن پزیشک و کارمەندانەی کە لە ناوچەکە هەن مانیان گرتووە و مانگرتنی ئەم پزیشکانش بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری کردووەتە سەرکەرتی تەندروستی هەڵەبجەوە لە زۆرێک لە نەخۆشخانەکاندا نەخۆش نابیندێت. ئەمەش بارگرانی گەورەیە لەسەر هاوڵاتیانی ناوچەکەەوە لە ڕابردووشدا پێشەوەی کە با بڵێن مانگرتنی گشتی ڕابگەێنرێت لە پارێزگای هەڵەبجە بەشێکی زۆر لە پزیشکانمانیان گرتووە بۆیە هاوڵاتیانی هەڵەبجە بە جۆرێک لە جۆرەکان لەم نێوەندەدا بوونەتە قوربانی و شەوانە و ڕۆژانە کاتێک کە سەردانی نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکان دەکەن پزیشکی تێدانیە و ئەمەش وای کردووە کە زیاتر با بڵێن تووشی ئاستەنگ ببنەوە و هیوا دەخوازن بە زووترین کات بکرێت بۆەوەی کە با بڵێن نەخۆشخانەکان بکرێنەوە کێشەی پزیشک و کارمەندان چارەسەر بکرێت. هەرچی هەواڵی تایبەت بە دەواازە سنووریەکانە لە سنووری دەواازە سنووریەکاندا ڕۆژانە و شەوانەوە تیمە تایبەتەکانی هۆبەی چاودێریکردنی خۆراک با بڵێن پێداویستی شمکی جۆرا و جۆر دەست بەسەر دەکەن کە شیاونین بە مەبەستی خواردن لە دواترین ئەو مادانی کە دەستی بەسەراگیرا و ڕوبە هەنار بووە کە زیاتر لە 10,000 کیلۆ بووە دوای ئەوەی کە پشکنینی بۆ کراوە کە پشکنینەکان دەرکەوتووە کە بشیاو نییە بۆ خواردن بۆیە دەست بەجێ نێراوەتەوە بۆ ئێران و لە سنووری مەرزی پشتەش ڕێکاری توند گیراونەتە بەر بۆەوەی کە وا بکرێت کە مەرزەکە لە ژێر کوالیتی کۆنتترۆڵێکی گرنگدا بێت و ڕێگەن دێت با بڵێن هیچ جۆرە مادەیەکی خراپبوو و هیچ جۆرە بازرگانیەکی نایاسایی تێدا بکرێت. لە لایەکی دیکەوە فەرماندەی پاسەوانی سنوور لە سنووری ناوچەی سۆسەکان لە هەورمان دەستیان کرد بەسەر 50 دەمانچەی جۆرا و جۆردا کە ویستی بوویان بە شوێکی نایاسایی لە هەرێمی کوردستانەوە ببرێتە ئێران و دواتر ئەو کەسانی کە و کاریان کرد و دەست بەسەرکراون و ڕەوانەی دادوەری لێکۆڵنەوەکراون بۆەوەی کە کێسەکانیان لە دادگا یەکلا بکرێنەوە. ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو لە هەڵەبجە هەن بەو هیوایە کە هەموو هاوڵاتیان ماسک و دەستکێش بەکاربێن بە تایبەتتر ئەوەی کە من ئێستا لامبەر تۆزێک حاڵەتێکم هەیە کە نمتوانی بەردەوام بم بە ماسکەکەەوە دەنا ماسک زۆر گرنگ وە زۆر پێویستە بۆم ساتەوە پزیشکانیش داوا لە هەموو هاوڵاتیان دەکەن کە پابند بن بۆ ئەوەی کە لە نەخۆشخانەکان ناوەکو پێویست کە نەخۆش نابیندێ خۆیان خودپارێزی بکەن کە ئەمە هۆکارێکی گرنگ دەبێت بۆ ئەوەی کە خۆیان بپارێزن لە نەخۆشیەکە بۆ هیوایی کە هەمووان سەلامت بن. من ئەگەڕێم وەلایەوە. سپاس بۆ پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ خۆشویستان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەیە لەگەڵتان بەردەوامی کە ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر ڕۆژی جیهانی حەواڵەکردنی دراو کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی حەواڵەکردنی دراوە. بێگومان ئەم کردداری یاخۆ بڵێ ئەم پرۆسەیەکی بەردەوامە ڕۆژانە لە تەواوی وڵاتانە جێبەجێ دەکرێت و باتە ئەگەر باس لە وڵاتی عێراق بکەین کە ڕۆژانە نزیکەی 90 ملیۆن دلار کاری حەواڵان هەیە و لە هەرێمی کوردستانیشدا بە نزیکەی لە نێوان 40 بۆ 80 ملیۆن دلار ڕۆژانە کاری حەواڵان هەیە کە بێگومان ئەم داتا یاخودەم ڕێژەیەش بەرزوو نزم دەکات و لە هەمان کاتدا باز لە ئەرکی یان و باز لە ڕۆڵی بانکەکان دەکەین لە کاری ئاڵوگۆڕی دراوە و باز لە نووسینگە و کۆمپانیەکانی تایبەت بە ئاڵوگۆڕی دراو دەکەین لە ئەگەر باز لە هەرێمی کوردستان کەین لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی ستاندارد لە جیهاندا باز لەوە کراوە کە بۆ هەر 10,000 کەسێک پێویستە بانقێک هەبێ، بەڵام لە هەرێمی کوردستاندا بە نزیکەی بە 40,000 بۆ 50,000 کەس ئەو کاتە بڵێ بانکێک هەیە. ئێمە ئەمڕۆ بەوردی گفتوگۆکەین لەسەر بابەتەکە و لەسەر ئاڵوگۆڕی دراوە بەڵام وچانێکی کورت وەرەگرین و دواتر لەگەڵ میوانەکەمان بەرداوام بین. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین.
فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشویستان میوانی ئەمڕۆمان کە ئەفسپۆڕێکی ئابوووریە بەڕێز دکتۆر خالید حەیدەرە کە ئەمڕۆ بە خۆشحاڵی و لەم بەشەی پرۆگرامەکە لەگەڵمانە. دکتۆر گیان سڵاو لەبێت، بەیانی باش سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس. دکتۆر ئەگەر سەرەتا وەکو ناساندنێک بۆ ئاڵوگۆڕی دراو بزانین ئاڵوگۆڕی دراو چییە و چی ئەگرێتەوانێ و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئابووری جیهان؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی وەکو بەڕێستان باستان کرد لەو پێشەکیە جوانە زانستیە. ئەو بڕەپارەیە کە ئەچێتە بواری حواڵەکردن لە بەڕێستەوە لە وڵاتێکی تر تۆ بەڕێزت حواڵەکەی بۆ من ئیتر ڕێگەی حواڵەکردنەکە ئەلکترۆنیە بێ بۆ خێراترن بێت لەو شوێنێک کە تۆ جەنابەت پارە دانی بەڕێزت فەرعەکە لقێکە لە ئەو موەسسە داراییە کە هەیە لە وڵاتە بێ لێرەش بنمونە فەرعەکە هەبێت یاخود ئەو فەرعا یاخود ئەو موەسسەیە تەعاملی هەبێت لەگەڵ ئەو موەسسەیە کە من ئەچم پارەی لێوەرەگرم. ئیتر بەو شێوازە تۆ بەڕێزت ئەو دقەیە کە پارە لەوێ دانی لە ماوەی حواڵەکردنەکە لەوانەیە دقیقەیەک بێ کەمتر بێ خولەکێک بێ شتێک وابێ ڕێک تحویل بکرێ بۆ من لێرە لە شوێنێکە چاوەڕێی پارەکە بکەم کە بگات واتە ینی لێرە لە بینی دوو کەس یاخود دوو موەسسە و بە ناوەندی و هاوکاریکردنی موەسسەیەکی تری دارایی پارەکە ئەگوازرێتەوە حواڵە ئەکرێت لە کەسێک بۆ کەسێکی تر ئەوەی کە عەرزی جەنابتانم کرد لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئێستا لەبەرەوەی ینی لە لاینی بواری تەکنۆلۆژیا جیهان زۆر پێشکەوتووە ئیترەوە بابەتەکەی زۆر ئاسان کردەوە ئەگینە پێشتر کە ینی بنمونە پارە حواڵە ئەکرا زۆر بە قورسی بە بێ ینی متمانەیەکی زۆرۆکۆ کە ئێستا هەیە حواڵە ئەکرا و پارە ئەنێردرا و ماوەی پێچووتا ئەگەشتە دەستی ئەو کەسێک کە مەبەست بوو. ئەوەی فەرمووی جەنابتان ینی لێرە وەکو گرنگی ئەم بابەتە لە بواری ئابووری ئەوەیە کە تۆ بەڕێزت ئێستا کە ئەمڕۆ لە یادی ساڕۆژی ئەم حواڵەکردنەوە بەتابەت لە بواری خێزانی باس ئەکرێت و یاد ئەکرێتەوە ئەوەیە کە سەروی لە بینی 200 بۆ 250 ملیۆن کەس لە جیهان پارە حواڵە ئەکەن بۆ بنەماڵەی خۆی بۆ خێزانی خۆی بۆ دایک و باوکی خۆی تقریبا ئەو کەسانە ئەو 200 بۆ 250 ملیۆن کەسە وەکو با بڵێن بەخێوکردن 800 ملیۆن کەس بەخێوەکەن لە وڵاتانی تر لە شوێنی تر کە پارەکەیان بۆ حواڵە ئەکرێت. ئەمە سوودی چییە وەکو لاینی ئابووریەوەیە کە تۆ بەڕێزت لێرە لە وڵاتی سەرچاوە پەیداکردنی پارە کە دیارە باشترە دۆخی ئابووریەکەی لە وڵاتانی تر و بە تایبەت لە نەتەوەی گرتوەکان کە ئەم ڕۆژە ناسێنراوەوە دانت پێنراوە یاخود با بڵین وەکو ڕۆژێکی تایبەت بەم هۆکارە بەم بابەتە دانراوە ئەوەیە کە ئەم پارەیە لە وڵاتانی پێشکەوتوو یاخود لە وڵاتانی کە ئیش و کاروباری تایە دۆخی ئیشکردنی باشتری تایە بە بەراوردکردن بە وڵاتی ئەسڵی ئەو کەسێکە لەوێ با بڵێن ئەگەر ناوی بنین یعنی هەندێک لە سەرچاوەکان باستەوەکە کۆچکردن بە مەبەستی ئیشکردن کۆچی کردو بە مەبەستی ئیشکردن پارە حواڵەکە دۆخی ئەم وڵاتەکە ئیشی تیاکە باشترە لە دۆخی ئابووری وڵاتەکەی تر کە پارەی بۆ دکتۆر ئێستا دۆخی هەرێمی کوردستان ئەم کاتەوە بەسم ڤایرۆسی کۆرۆنانە پێشتر کاتێکی ینی بڵێ ئەگەر باسیەوەکەم بڵێ دۆخێکی لەبار بۆی کە کرێکاران یاخود کەسانی بیانی بێنە ئێرە بتوانن داهات پەیدا بکەن و بینێرنەوە بۆ خێزانەکانیان. ئێستا بەم دۆخە نالەبارەش ئەگەر باسی ئێستا بکەین ئێستا بەم دۆخە نالەبارە سێرەکەی جەنابەت زۆر لە کەسانی بیانی و بەتابەت ئاسیەویەکان کە دێن بۆ هەرێمی کوردستان دیارە ئەو پارێکە دەستیان ئەکەوێت لێرە لە هەرێمی کوردستان زۆر باشتر لەوەی کە لە وڵاتانی خۆیان باس ئەکرێت لە هەندێک لە وڵاتە ئاسیەوەیەکان لێرە کرێکارێک یاخود ئەو کەسانێکە لێرە ئیشەکەن لە بینی 3000 بۆ 4000 دلار کە دەستیان ئەکەوێت پارەکە حواڵەکەن وردەورد حواڵەکەن ئەکرێت بۆ 3 بۆ 4000 دلار خانوو بکڕن لە وڵاتانی خۆیان. یعنی اینجا بەم دۆخە نالەبارەی کە ئەرزی جەنابتانم کرد کە ئێستا ئێمە دۆخی قێرانی با بڵین داراییەکەمان هەیە دۆخی ئەوەی کۆڤید 19مان هەیە تەندروستیەکەی ئەمەنە هەمووی لەگەڵ ئەوەشا ئەو کەسانە هەن کە لێرە لە هەرێمی کوردستانی شەکەن بەڵام بەگشتی سێرەکەی جەنابەت گەنجانی خۆمان کە کۆچەکەن بۆ وڵاتانی ئۆروپا بۆ شوێنانی تر لەبەر ئەوەی لێرە تۆ بەڕێزت هەلی کارکردن لەو ئاستەنیە لە ئاستی ژمارەی دەرچوانی زانکۆ ئەگەر باسی دەرچوانی زانکۆ بکەین ئەو کەسانی
کە ئەچنە تەمەنی 15 ساڵیەوە ئەژمێردرێن لە هێزی کار لە 15 بۆ 65 ساڵ ئەوانە کاریان دەست ناکەوێت بۆ سێرەکەی جەنابەت ئەچن بۆ وڵاتانی تر لە وڵاتانی کە ئەبیستن هەلی کارکردنی تایە لە وڵاتانی کە برایان هەیە لەوێ بنمونە خزمیان هەیە لە وڵاتانی تر و هەری کاریان بۆ دابینەکەن لەوێ ئەمان سێرکە جناوت کۆچەکەن بۆ وڵاتەنەوە و ئەنجە لەوێ دەسەکەن بە حواڵەکردنی پارە بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ عێراق یاخود بۆ وڵاتانی تر. دکتۆر لە هەرێمی کوردستانە ئەو شێوازانەی کە بە ڕێزت باسی کرد بۆ حواڵەکردن چەندیان پەیڕەو ئەگری یاخود بە چەند شێوازیان مامەڵەی دراو یاخود حواڵەکردنی دراوەکەن؟ خۆی تۆ بەڕێزت لێرە وەکو عەرزی جەنابتانم کرد لێرە ئەم حواڵەکردنەکە لە بینی دوو لایەن ئەبێ و ناوەند لە بینیان موسسەیەکی دارایی ئەبێ بۆ زامنکردنی ئەو پارەیە لە بینی بەڕێزت و بۆ من لە بینی کەسێکە معتەرف بێ لە بینی من و بەڕێستان دان پێنراو بێ بەڕێزت حسابت هەبێ لە لای ئەو موسسەیان لە لای موسسەیەکە ئەم ئەترافی بکەوە بە هەمان شێواز لای منیش ئەو کاتە سێرکە بەڕێزت بەو شێوازە بەو ئالیەتە بەو چۆنیەتیە پارەکە حواڵاکرێت یان لە بەڕێزەوە بۆ من یان لە منەوە بۆ جنابتان ئەمەش مەبەست ئەوەیە کە زمانەتی ئەوە بەدەست بێنین هەردوو لا کە پارەکە ئەگاتە شوێنی مەبەستی خۆی بەو ئالیەتە بەو چۆنیەتیە ئیتر کۆمەڵێک سیستم و کۆمەڵێکین هەیە بەکار ئەهێنرێ بۆ ئەم بابەتانە ئیتر بە پێی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی بواری دارایی جیهان بابەتەکان ئەگۆڕدرێت. باشە دکتۆر ئێستا لە کوردستانە ژمارەی زۆر نووسینگەی ئالگۆڕی دراو هەیە و کۆمپانیاش هەیە تایبەتە بە ئالگۆڕی دراو کۆمەڵ لەو نووسینگانە معتەرف لەلایەنی بانقی ناوەندی ئەوان تا چەند ڕۆڵیان هەیە لە ئالگۆڕی دراوە یاخود تا چەند ئەتوانن بەڕاستەوخۆ ئالگۆڕەکان بکەن؟ بەڕێستان ئاماژەتاندا بەو ڕێژەیە کە بە پێستان دەری نێودوڵەتی ئەوەندەوەندە بێ 10,000 کەس پێویستە بانقێک بۆ بانقێک بەڵێ ئەم لەبەرەوەی ئەمە سیستمی بانقیەکەمان لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بە تایبەت ئەوەندە موسساتی دارایی و بانقیمان نییە زۆر بۆیە سێرەکەی لای ئێمە فەرموتان جناتەن 40,000 واتە لێرە ئێمە پێویستیمان بە بانقێکی زیاترە بە موسسەیەکی دارایی زیاترە بۆ ئەو ڕێژەمان بۆ کەم بکاتەوە. خۆشبەختانە ئەم نووسینگانەی کە هەنی ئێستا لای خۆمان وە لە بانقی ناوەندی عێراقی دانی پێنراوە معتەرەفە و ئەتوانێت ئەو ئیشە بکات ئەوە والیەکە کە ئەو ڕێژێ تۆزێک کەم بکات بەڕاستی ئەمەش مانایەوەیە کە ئەو نووسینگانەکە معتەرەفن بۆ ئیشکردن و بۆ حواڵەکردن بە تاکید ئیشەکان ئاسانەکەنەوە تۆ بەڕێزت هەموو دقیقەیەک ناتوانانی بنمونە بچی سەردانی بانقەکان بکەیت لەو کاتانەی کە بنمونە ئەم ڕێنمایەکان جنابتە نەزان ڕێماکانی تەندروستی و تا ئێسش هەر بەردەوامە ینی ڕێگە درا بە چەند بانقێک کراوە بێت و بکرێتەوە بۆ بەڕێکردنی ئیش و کارباری هاوڵاتیان لە هەمان کات نووسینگەکانی حواڵەکردن ئەوانە هەمویان بۆ ئاسانکردنی ئیش و کاروباری هاوڵاتیان بوو بە تایبەت بازرگانەکان بە تایبەت ئەو کەسانی کە پارەیان بۆ ئات لە دەروەوەی وڵات ئەمانە هەمووی بۆ ئاسانکردنی ئیش و کاروباری خەڵکە و بە تایبەت لە بواری حواڵەکردن. کەواتە دکتۆر زۆر جار هاوڵاتیان بازەواکەن کاڵێ بڵێ بانقەکان هەنێک ڕێکاری یاساییان هەیە کە ئەرکەکە قورسەکە لەسەر هاوڵاتیان کە هەنێک ڕۆتینات هەیە بەڵام لە نووسینگەکان ئەوە نییە ئەتوانن بە ئاسانی مامەڵەکانیان بکەن ئەمە دروستە؟ بەڵێ خۆی بە تەکید وەکو لاینی دروستی وەکو دیارە بانقەکان کۆمەڵێک ڕێنمایی تایبەت بە خۆیانیان هەیە وەکو موسسەیەکی گەورەتر لە نووسینگەکان بۆیە سێرەکەی جەنابەت ئەوان کۆمەڵێک ڕێگەی یاساییان داناو بۆ خۆیان بۆ ئەوەی بەو ڕێگانە بۆ هەنگاوانە بڕوە هاوڵاتی اینجا پارەکەی پێیاگات و اینجا طبعاً ڕێژەی دیارە دڵنیایی و زەمانەت و سقەی باهی ئیش و کاریبار بانقەکان زیاتر لە نووسینگەکان هەرچەند تا ئێستا ئەوەی کە ئێمە بیستومانە لە نووسینگەکانیش ئیش و کاروبار بە ئاسایی ئەڕوا بەڵام ئەبینی جەنابەت لە نووسینگەکان زیاتر ئیشەکە ئاسانتر ئەڕوان نووسینگەکان بچووکترن ئیش و کاروباریان بە بەراوردکردن بە بانقەکان لەوانەیە کەمتر بێ قەبارەی سەرمایەی نووسینگەکان زۆر کەمترە لە قەبارەی سەرمایەی بانقەکان بۆیە بۆ زەمانەتی ئەوەی کە ئیش و کاروبار بە یاسایی و بە ئاسایی بڕوا لە بانقەکان سێرەکی لە بانقەکان کۆمەڵێک ئیجراعاتی یاسایی زیاتری تایە لەوەی کە لە بانقەکانەیە بۆیە بینی بەڕێزت هاوڵاتی تۆزێک بێزارە بێ لە تەعاملی بانقەکان بەڵام تەعاملی بانقەکان لەوانەیە وەکوتم ڕێکاری یاسایی و کۆمەڵێک ئیجراعاتی یاسایی پێ باشتر. باشە دکتۆر شتێکی تر ئێستا زۆر جار هاوڵاتیان کاتێک کە مەبلەغی پارەی زۆریان هەیە دوو دڵن لەوەی کە نازانن ئایا بیبەنە بانقەکان دایبنێن یاخود هەنێک کەس وا بیرەکاتەوە ئەیگا بە پارچەی ئاڵتون و لە ماڵەکەی خۆیان دانێ ئەم بێمتمانەیە بەرامبەر بە بانقەکان بۆ چی ئەگەڕێتەوە؟ خۆی ینی ئەگەر ئەمە یەکەم شت
بیبەستمەوە بە بابەتی حواڵەکردن و اینجا بگەڕێمەوە بۆ متمانەی خەڵک بە بانکەکان تۆ جەنابەت لە ئێستا لە حواڵەکردن ئێسەوە بەتابەت وڵاتانی پێشکەوتوو قبول ناکەن پارێکی زۆر حواڵە بکرێ بۆ وڵاتەکان بنمونە بۆ لەبەر ئەوەی ئەچێتە بواری ئەوەی کە تۆ بەڕێزت سپیکردنەوە یاخود شۆردنەوەی پارە ئەوان ڕێگە نادەن بەوەی کە بنمونە کەسێک لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی ناڕسمی ناشەرعی پارەی دەست بکەوێ اینجا لەم وڵاتەوە تحویلی بکە حواڵی بکە بۆ وڵاتێکی تر لەوێ دەست بکە بە چالێکی ئابووری ڕسمی و فەرمی و شەرعی بنمونە و لەوێەوە ناو پەیدا ئاکات و بەناوبانگ ئەبێت و بە حسابەوەی سەرمایەدار و بازرگانە بەڵام خۆی لە ئەسڵەوە پارەکەی چییە پارەکەی لە سەرچاوێکی شەرعی دەستی نەکەوتووە یاخود ڕسمی فەرمی دەستی نەکەوتووە بۆیە سێرکێ جەنابەت ئەو بڕەپارێکە حواڵە ئەکرێ ئللا بە ڕەزامەندی کۆمەڵێک لاین بێ اینجا حواڵە ئەکرێت و سەرچاوی ئەو پارەیە ئەبێ ڕوون بێت و اینجا حواڵە ئەکرێت ئەمە خاڵی یەکەمە خاڵی دومای کە بە بەڕێستان باستان کرد کە تایبەتە بە نەبوونی متمانە بە سیستمی بانقی بەڕاستی تەسەورەکەم دۆخەدارایەکی خۆمان ئەگەر باسی عێراق و باسی هەرێمی کوردستان بکەم بە تایبەت کاریگەریکی زۆری هەبوو لەسەر ئەم بابەتە لەسەر نەبوونی متمانە بە بانکەکان یەکەم جار متمانە نەبوو بە بانکە تایبەتەکان لەبەر بۆیە سێرەتەکە جەنابەت خەڵک زیاتر پارێدانە لە بانکە حکوومیەکان لە بانکە تایبەتەکان ئەمان بیست کە وا هەیە بە نمونە خاوەن بانک ئەگەری ئەوەیە خاوەن باق پارەکە یاخود ئەو کەسانێک لە ئیداری بانکە پارەکان کۆ بکەنەوە وڵات جێبێڵن بڕۆن ئەو دیعایە ئەو شتانە هەبوو بەڵام دوایەوە وردەکە حکوومەتی هەرێمی کوردستان دوای 2014 کە تووشی ئەو قەیرانە بوو و پارە نەما لە بانکەکان سیقە نەما دەستی وەردایە ناو بانکەکان بڵێ حکومت بڵێ دەستی وەردایە ناو بانکەکان و پارەکانی ئەو پارەیە کە لە بانکەکان هەبوو پێشتر نەما لە بانکەکان بۆ لەبەرەوەی بانکە حکوومیەکان لەبەر حکوومەت پێویستی بە پارە بوو بۆ ینی بۆ ئیش و کارەباری بە تایبەت عینی نەفقاتی تەشغیلی و نەفقاتی ئەو خەرجیانە کە تایبەتن بە کارخستن و ئیش و کارەباری ڕۆژانەی حکوومەت ئەمە وای لێ کرد کە خەڵک کە بینی بە ئاسایی ناتوانێت پارەی خۆی ڕابکێشێ لە بانک لەبەرەوە پارە نەما لە بانک کە تۆ معقول نیە بنمونە تۆ جەنابێکی داوای بنمونە ئەمڕۆ 10 میلیۆن دینار بکەی لە بانکی حکومی و حکوومەت پێت بڵێ نییە ئەوە بێتەوەی کە ئەو سیقەیە ئەو متمانێک کە هەبوو پێشتر بە بانکە حکومیەکان وردە لاواز ببێتەوە نەمێنێ بۆیە بینی جەنابەت ئەوەی کە فعلن باسێکێ بەڕێز ئێستا زۆر ئاساییە خەڵک ئەڵێ من ئەچم پارەکەم ئەدەم بە ئاڵتون ئەیدەم بە دۆلار یا دۆلار و دۆلارەکەش بنمونە لەوانەیە لە بانکێکی تایبەت یاخود ئەگەر سفر بکەم بۆ شوێنێکی تر حسابێکی تایبەتی بۆ بکەمەوە لە وڵاتێکی تر مهم ئەوەیە کە ئێستا لەم دۆخە لە بانکەکانی هەرێم لای خۆمان لە بانکەکانی عێراق ئەو سیقایە نەماوە بۆیە سەیرەکی جەنابەت ئەو تەعاملکردنی یاخود ئاسانکردنی تەعاملی ئیش و کاروباری چالاکی ئابووری زۆر لاواز بووە لەو بوارە بۆیە بینی جەنابەت یعنی لەم بوارەکە پەیوەندیدارە بە هەوڵدان بۆ پێشخستنی ئابووری ئەم بوارە لاواز بووە عادەتەن جەنابتەن باش ئەزانن مؤسساتی دارایی بانکەکان و مؤسساتانی تر کە پەیوەندیدارن بە بابەتەکەوە ئاسانکاری پێشکەشەکان بۆ ئەوەی چالاکی ئابووریەکە ئەنجام بدەێت وەکەوە عەرزی بەڕێستانم کرد ئێستا مەکتەبی نووسینگەی حەواڵات ئەگەر تەسەوڕ بکەی جەنابتەن ئەو نووسینگە حەواڵاتە نەمێنێ بانکەکان ئەم بابەتە جێبەجێ نەکەن چۆن تۆ بەڕێزت لێرە پارە حەواڵاکێ بۆ ئەوروپا یاخود لە ئەوروپا و حەواڵاکرێ بۆ بەڕێستان لێران کێشەکە زۆر گەورە بێ بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئێستا هەیە ئەم بابەتەوە ئەم چالاکیەیە ئەمە بابەتەکەمان بۆ یاخود بوارەکەمان بۆ ئاسانەکە بڵێ باشە دکتۆر کەواتە باش و خراپی بارودۆخی ئابووری هەر وڵاتێ بیان هەر هەرێمێ بێ کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئاڵوگۆڕی دراو بدڵنیاییەوە تۆ جەنابەت ئێستا یعنی ئەم دقەیە کە باس ئەکرێت لەوەی کە حکوومەتی عێراق هەر بنمونە بەس تەنها باسکردنە حکوومەتی عێراق لەوانەیە یەدەگی ئەو یەدەگە نەقدیە کە هەیەی لەگەڵ زێر و ئەوانە دەستکاری بکات و بنمونە بیفرۆشێ لە بازار بەکاری بێنە بۆ نەفقاتی تەشغیلی بۆ موچەی فەرمانبەران بەس تەنها باس ئەکرێ هێشتا شتە نەکراوە سێرکێ بەڕێزت لەگەڵ ئەوەیە ڕێک نرخی دۆلار زیادەکە بەرامبەر بە دیناری عێراقی یعنی بنمونە لە 120,000 ئەبێتە 121,000 یاخود ئەگەر وا باسی بکەین تۆ جەنابێت بۆ کڕینی هەر دۆلارێک پێویستی بە پێشتر بە 1200
دینار بووە ئێستا بێتە 1220 1250 بۆ لەبەرەوەی خەڵک ئەبیستێ بازرگان سەرمایەدار ئەو کەسانە کە ئیش و کاروباری ڕۆژانەیان هەیە بە پارە ئەبیستن کە ئەو پارەیە کە هەیەی حکوومەتی عێراقی ئەو دۆلاری کە هەیەی یاخودینە وردە وردە کەمە بێتەوە کە بە پێی یاسای خستنە ڕوش لە بازار لە ئابووری شتێک کە خستنە ڕووەکەی کەم ببێت نرخی زیادەکە بۆیە سێرەکەی جەنابەت وا باس ئەکرێت کە خستنە ڕووی دۆلار کەم ببێت نرخی زیادەکە بۆ لە هەڵاوستان و کورتێنانیش بەڵێ هەمیشە تۆ بەڕێزت سەرمایەداران و بازرگانەکان پێویستیان بە دۆلارە بۆ تەعاملکردن لەگەڵ دەرەوەی وڵات کە ئەو دۆلارە کەم بوو خستنە ڕووی کەم بوو بۆ ئەوەی تۆ جەنابەت شت بکڕی لە دەرەوە کە بەداخەوە ئێمە ڕێژەی هاوردەکردنمان لە بینی 170 بۆ 175 لە زۆرینەی بوارەکان و بەتایبەت تۆ بواری خۆراک و خواردەمەنی بۆیە هەمیشە جەنابەت ڕۆژانە پێویستی بە دۆلارە بۆ کڕینی شتومەک لە دەرەوە ئەم دۆلارە کە کەم ئەبێت تۆ بەڕێزی وەکو بازرگان ئامادەیت پارێکی زیاتر بدەیت بۆ ئەوی دۆلارەکە بکڕی بۆەوەی چی بکەیت معاملەتەکانت ئەنجام بدەیت کە شتەکەت کڕی بنبوونە بە ملیۆن دۆلار واتە ئەو کاتە تۆ بەڕێزت لەوانەیە ئەوەندە و نی و پارە بدەیت بە دۆلارەکە دوو ئەوەندە بدێ بە ئەو دۆلارە بۆی بیکڕی و بچی شتەکان بێنی کە لە دەرەوە هێنات بە ڕێزت ئەوەی کە باسیەکەی هەڵاوسانوینەکە بە گرانتر ئەیفرۆشی پێشتر قەڵەمێکت ئەکڕی بە دۆلار ئێستا بە نمونە دۆلارەکە کە بە 1200 دینار بوو ئێستا بە 1500 واتە قەڵەمەکە کە پێشتر ئەتفرۆش بە 1500 ئێستا ئیفرۆشی بە 2000 دینار بۆ من و بۆ جەنابەت و بۆ کەسانی تر بۆ ئەو کەسانەی کە موچەخۆرن بابەتەکەمان دۆخی ژیانمان قرس ئەکات بۆ لەبەرەوە تۆ جەنابەت بە هەمان پارە و موچەی پێشتر کە دۆخی موچە جەنابەتان باش ئەزان ئێستا چۆنە ئەو موچەشە کە درەنگ ئەدرێت و دۆخەکەی قرس کردوێتەوە بەو بڕەپارەیە کە هەمان بڕەپارێت تۆ جەنابەت ئەبێ بچی پارێکی زیاتر بدێ بۆ هەمان شتی جاران بکڕی معنەی ئەوەیە ڕێک ئەو قورساییەکەوەیتە سەر شانی هاوڵاتی و بەتایبەت موچەخۆران. دکتۆر ئەگەر لە بابەتەکە لا نین ئێستا لەم دۆخی ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە لە تەواوی جیهانە کاریگەری ئابووری دروست کردووە بۆچی نرخی دراو داناوەزێ ئەگەڕێتەوە بۆ سیستەمی ئابووری کە ئەمریکا پەیڕەوی ئەکاتە سیستەمی ئابووریەکان باشەیان بۆچی ئەگەڕێتەوە کە نرخی دراو نرخی دۆلار داناوەزێ خۆی لێرە تایبەت بە خۆمان کۆمەڵێک هۆکار هەیە هۆکارەکە ئەوەیە کە ئێمە دراوسەی ئێرانی هەمیشە ئاودیوکردنی دۆلار هەیە بۆ ئێران جنابتەن ئەزان ئێران سزا ئابوووریەکان گەمارۆ ئابوووریەکان سزا ئابوووریەکان کە سەپێنراوە بەسەری والیەکە کە پێویستی بە دۆلار بێ اینجا لە بینی ئێمە کە دۆلار بنمونە 120 لەگەڵ ئەوان گرانترە چیەکەن کۆمەڵێک خەڵک هەیە بنمونە پارەکە ئاودیوەکەن بۆ ئێران بنمونە چیە بێ واتە لێ والیەت کە بۆی گرانتری بیفرۆشێ لەوێ لێرە بە هەرزانتر لە بەراوردکردن بە ئێران دەستی ئەەکەوێ و ئەیفرۆشێتەوە لە ئێران بە گرانتر ئەمە سەرچاوێکی زۆر گرنگە بۆ خواست کە ناڕەسمیە نافەرمیەمە لەگەڵ ئەوەشا چی ترمان هەیە ئێمە وڵاتێکین شت هاوردەکەین لە دەرەوە کە ئەم هاوردەکردنە لە دەرەوە والیەکە کە بە بەردەوام پێویستی بە چی بێ بە دۆلار بێ ئێران بنمونە کە ئێمە بنمونە 130 بازرگانیەکەمان لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیە لەگەڵ سینە تقریبان 190 لەگەڵ ئەم وڵاتانن باشە سین بنمونە چالاکی ئابووری بەوەی ئەو ڤایرۆسی کۆرۆنا کەمی کرد و دابەزی و لاواز بوو لەگەڵ جیهانە بەگشتی نەک بەس لەگەڵ تەعاملاتی لەگەڵ کوردستان و عێراقا ئێمە بەردەوام تەعاملاتمان هەیە لەگەڵ تورکیە و لەگەڵ ئێرانە خۆ جانتن باش ئەزانن لە وەزارەتی تەندروستی لە وەزارەتی بازرگانی لە وەزارەتە پەیوەندیدارەکان هەمیشە ڕایان ئەگەیان کە ئێمە دەواازە سنوورەکان مەگەڵ وڵاتانەوە کراوەیە بۆ ئەوەی خەڵک تووشی ئەو شپرزەیەوەی نەبێت قەلەقیە نەبێت کە شت هاوردە ناکرێت یعنی ئێمە هەمیشە پێویستیمان بە دۆلارە بۆ لەبەر ئێرانیش ڕای گەیاند هەلەکەی استیفادێکی چاکی کرد لە هەلەکەوتی من لەگەڵ هیچ وڵاتێکە تەعامل ناکەم ئەگەر بە دۆلار نەبێ بۆیە تۆ بەڕێزت بۆ ئەوەی شتی ئێرانی بکڕی پێویستی بە دۆلارە شتی تورکی بکڕی بنمونە پێویستی بە دۆلارە بۆیە هەمیشە هەرێمێکی هاوردەکار مستەورد وڵاتێکی هاوردەکار وەکو عێراق پێویستی بە دۆلارە دکتۆر ئەکرێت لە وڵاتێکی ترا نرخی دۆلار دابەزی بێت بەڵێ بەتاکید تۆ جەنابەت سیرەکەی بنمونە وڵاتێک وەکو لیبیا خود وڵاتانی ترکە ڕائگەێنن کە ئێمە پێویستیمە بە دۆلار نییە لە تەعاملکردن ئەو کاتە ڕاست وەکو تەعاملکردن دۆلارەکە بەکار نایەنرێ ئەبینی جەنابەت نرخەکەی لەوانەیە زۆر دابەزە لە وڵاتە بۆ لەوەر بەکار ناهێنرێ وڵاتە
بەڵام ئەکرێ بە نمونە لە وڵاتێکی تر شێوازێکی تر بێ مهم ئەوەیە کە تۆ بەڕێزت ئەو وڵاتەی کە ئەو دراوە بەکارێنێ ئیتر ناوی دۆلار بێ ناوی یۆرۆ بێ هەر دراوێکی تر بێ کە خستنە ڕووەکەی کەمی کرد سەری زیادەکە نرخی زیادەکە وە بە پێچەوانە ئێستا سێرەکەی جەنابەت بە نمونە ئەمڕۆ بانکی ناوەندی ئەگەر ڕابگەێنێ ئەمڕۆ 150 میلیۆن دلار ناخاتە بازار 250 میلیۆن دلار پارە خاتە بازار سێرەکە بەڕێز نرخی دۆلار دابەزێ لە بەرامبەر دکتۆر زۆر بە کورتی نرخی زێڕیش کاریگەری هەیە لەسەر ئاڵوگۆڕی دراو بە خۆی تۆ جەنابەت لێرە زێر وەکو چۆن ئەڵێن وەکو ڕێگەیەکە ئەو کەسانەی کە گومانیان هەیە لە دۆلار و دینار و نەوت ڕێک پەنابن بۆچی بۆ زێر ئەکرن وەکو جەنابتن لە سەرەتا باسمان کرد چی ئەبێت تۆ بەڕێزت نرخی دۆلار بنمونە یاخود پارێکمان زۆر پارێکی زۆرمان دەستکەوت ئەو کاتە لە داهاتی نەوت کە ئەفرۆشتێت نەوت نرخەکەی زیادەکە ببوورە سێرەکێ بەڕێزت خواستی خانمان خواستی بازرگانەکان خواستی ئەو کەسانی کە لەم سێ بنمونە لە بینی نەوت و زێر و دۆلار سەرۆت و سامانی خۆیانیان دابش کردووە کە پارێکی زۆریان دەستەکەوێ پەنابن بۆچی بۆ زێر بکڕن نرخی زێر لە ئاسنیە دەوڵەتی زیادەکە بەڵام لای خۆشمان سێرەکە جەنابەت ئەگەر پارێکی چاکمان دەستکەوت ئەو کاتە سێرەکە بەڕێزت نرخی زێر ئاڵتون زیادەکە بۆ لەبەرەوە پارە خەڵک پارەی دەستکەوتووە و شت ئەکڕێ وە بە پێچەوانە پارە کەم بوو نرخی زەوی زار دائەبەزێ خانوو دائەبەزێ وە زێرش لەگەڵ ئەوانەیە دابەزێ زۆر سپاس دکتۆرجان زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر کە بەڕێز یامسپۆڕی ئابووری لە بەشەی پرۆگرامەکە لەگەڵمان بوو بەڵێ خۆشەویستان لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوام بین لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان.
بەڵێ ئازیزان لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامی نوێژ گفتوگۆکردن دەبێت لەسەر مامەڵەی میدیا لەم دۆخی ئێستادا و لەم کاتەیە کە ڤایرۆسی کۆرۆنا لەناوە بێگومان بڵێ ڕاگەیاندنەکان یاخود بڵێن میدیاکان بە بیستراوە بینراوە ئەگەر باسێکیش لە سۆشیال میدیا بکەین هەمویان کاریگەریان هەبووە بە ئەرێنی یاخود بە نەرێنی بەڵام ئێمە جگە لەوەی کە باز لەلایەنە ئەرێنەکەکەین باسێکیش لەلایەنە نەرێنەکەکەین کە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کۆمەلگا و لەلایەنی دەرونیەوە تا چەند کاریگەری هەبووە و بە تایبەت ئەو ماشێتانەی کە دادەنرێت یاخود دەڵێن بە پەلا ئەنووسێ ئەمانە تا چەند کاریگەری هەبووە لەسەر هاوڵاتیان و مامەڵەی میدیا بە شێوەیەکی گشتی لەم دۆخەدا چۆن بووە بۆ ئەمە بەستەش ئەمڕۆ میوانداری دکتۆر شێرکۆ جەبارمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە هەمان کاردا پسپۆری بواری ڕاگەیاندنن دکتۆریان سڵاو لێ و بەیانیت باش سواز بۆ ئامادەبوون. زۆر سپاس دکتۆر ئەگە سەرەتا باز لۆ بکەین بە شێوەیەکی گشتی ڕۆڵی ڕاگەیاندنەکان ڕۆڵی میدیاکانی کوردی ئەگەر باسکەین بە تایبەتی لەم دۆخی ڤایرۆسی کۆرۆنا چۆنە بینی چۆن هەڵێ سەنگێنیت؟ بەڵێ ئەگەر پێشوەخت ئەگەر ئەکادیمیەم بچینە ناو بابەتەکەەوە ئەوەیە کە تۆ ڕاگەیاندن یان میدیا ڕۆڵی چییە لە کاتی قەیرانەکانە چکەمە پەتای کۆرۆنا بەشێکە لە قەیران قەیرانی سروشتی قەیرانی دەستکرد هەیە و قەیرانی سروشتیمانەیە قەیرانی سروشتییان ژینگەی ئەوەیە کە کارەساتە سروشتیەکانن یان کارەساتە ژینگەیەکانن وەکو پەتای کۆرۆنا بوومە لەرزەیە لەو بابەتانە ئەو بەڵێ کارەساتی دەستکردەکانیش ئەوەیە کە تۆ قەیرانی دارایی کارەساتی ئەوەیە قەیرانی دەستکردە یان قەیرانە سیاسیەکان یان قەیرانی کۆمەڵایەتی جەنگ و ئەمانەوە هەروەها جا ئەمە لە هەردوو تایپەکەیە ڕاگەیاندن دەبێت ڕۆڵی ئیجابی هەبێ ڕۆڵی ئیجابی هەبێ بۆچی کە تۆ ڕووماڵی یان کە پێوتێت المعالەجە الإعلامیە یان مامەڵەی میدیایی لەگەڵ دۆخێکی نەخوازراوە بۆ ئەوەیە کەمترین زەرەر و زیان لە ڕووی چی لە ڕووی جەستەیی نا لە ڕووی دەرونی لە ڕووی زانیاری لە ڕووی فکر لە ڕووی کەلتور بگەێنی بە هاوڵاتی بۆ ئەوەی کاردانەوە یان فیدباک یان ئەوەی کە پێڵین پەرچەکردارەکە پەرچەکردداری ئێمەی وەرگر ئێمەی هاوڵاتی کە ئەم زانیاریانە وەرەگرین لە دەستگاکانی میدیا مامەڵێکی تەندروست لەگەڵ ئەو قەیرانە بکەین شڵژانی کۆمەڵایەتی دروست نەبێ فۆبیای کۆمەڵایەتی دروست نەبێ بەداخەوە کە بینیمان لە بیدایەتی شەپۆلەکریەکەمە کە چۆن مامەڵێکی ناتەندروست کرا لەگەڵ ئەم پەتایە فۆبیای کۆمەڵایەتی دروست کرا بەداخەوە کە من هەندێک ئەم کەم تەرخەمیە ئەخەمە سەر ئەستۆی دام و دەستگا بەرپرسەکانی وەزارەت تەندروستی بێ یان ئەگەر سەحابێ پارێزگاکان مەبەستم دامەزگای تەندروستی پارێزگاکان بێ یعنی تۆ ڕاستە ئەگەر هەر قوارێکی سیاسی هەر دەوڵەتێک هەر کۆمەلگایەک ئەگەر مؤسسەی مێدیایی دەوڵەتی یان کەرتی تایبەت یان ئەگەر حزبی هەیە ئەمە بۆ خۆی مامەڵەی مێدیایەکە بۆ خۆی بەردامە و استراتیجی خۆی هەیە ئەی حکومەت ئەی ڕۆڵی حکومەت دێرایە چییە ئەو دام و دەستگایی کە معنیە بە جۆرێتی ئامادەکردن یان ڕێخستنی پەیامی مێدیایی ئەوە وەزارەتی تەندروستیە ئەوە سەرۆکایەتی تەندروستی پارێزگاکانە چونکە ئەوان دەزانن چ جۆرە ناوەڕۆکێکی میدیایی بۆ مەسلەی خۆپارێزی و بۆ چارەسەرکردن لەم پەتایە لە ئێمەی ڕاگەیاندن کارەکان پەیامنێرەکان یان ئەوانەی پێشکەشکارەکان وەک بەڕێزت یانەوەی ئامادەکاری بەرنمەیەکی ئاوایە ئەوان باشتر ئەزانن چی بکرێ ئەبێ ئەوان ڕێنمایی دەستگاکانی ڕاگەیاندن بکرێ کە شێوازی گەیاندنی پەیامە میدیایەکان کە لە شێوازی ئیتر ئەگەر لە قاڵبی هەواڵا بێ ئەگەر لە قاڵبی راپۆرتی تەلەڤزیۆنیا بێ ئەگەر لە قاڵبی فیچەر و ستۆریا بێ ئەگەر لە قاڵبی فیلمی دیکۆمینتاریا بێ کە زۆر گرینگە بۆ ئەم جۆرە مامەڵە میدیایانە ئێستا کە فیلمی دیکۆمینتاری ئەگەر لە قاڵبی بەرنامە حیوارەکان بێ وەک ئەمەی ئێستا ئێمە خۆماندا ئەنیشین قسەی لەسەرەکەین ئەبێ ئەوان هێڵە گشتەکان دابڕێژن بۆ دەستگاکانی میدیا ئەو هەما هەنجیە هەبێ بەڵام بەداخەوە سێرەکەی ئەمڕۆ ینی پەیامنێرێک بوو بە کەوا سوودی بەرلەشکری چارەسەری ئەم قەیرانە ینی خەڵکێک بە کەیفی خۆی بە چەپ و ڕاست زانیاری معلوماتی هەڵەی بڵاو کردەوە کامەلا لە مەجال ئەکادیمیەکە لەم ئاخیرە توێژەرانی بواری کۆمونیکیشن یان گەیاندن
لە هەموو دنیا نەک لای ئێمە ناویان نا پەتای زانیاریەکان وتیان پەتای زانیاریەکان لە پەتای کۆنا خەتەرترە شکۆی عنی بەداخەوە بە تایبەتی سوۆشیال میدیا یان باڵێن دەستگا ڕاگەیان نابەرپرسەکان یعنی ڕۆڵێکی خراپیان جێڕا لە چۆنەتی مامەڵەکردنی میدیایی لەگەڵ ئەم پەتایە. باشە دکتۆر بەڕێز وەکو شارەزایکی بواری ڕاگەاندن ئەم مامەڵەی کە بەڕێزت باسیەکەی میدیا تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا هەر لە هەرێمی کوردستان و لە عێراقا وا بووە یاخود لە تەواوی دنیاە ئەم ڤایرۆسی کۆرۆنا بۆتەوەی کە ڕاگەاندنەکان بە شێوەیەکی باش مامەڵەی لەگەڵ نەکەن. من ناتوانین یعنی بە مطلقی بەڕەهەیە ئەوە بکەین بەڵام من تەسەوڕەکەم هەر وڵاتێک کە ئەزمموی میدیایی مۆدرێنتر و پێشکەوتوترە توانوێتی یعنی تا ڕادەیەک مامەڵەی میدیایی لەگەڵ ئەم پەتایە بکە بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە هەر کۆمەلگایە کە ئەزمموی میدیایی شێوە فەوزایەکی پێوە دیارە ئەزمموی میدیایی لەگەڵ ڕێزم بۆ نمونە پابندی پێوە و معایرە ئەخلاقیەکانی کاری ڕۆژنامە نووسی نەبووە نەتیجەکەی ئەوە بۆ بەداخەوە کولای خۆمان کە ڕوویداوە یعنی چۆن ئێمە بیدایەتی شەپۆلی دەستپێکردنی پەتای کۆرۆنا یان با بڵێن پێش دەستپێکردنی پەتای کۆرۆنا کە پێش دەرکەوتنی حاڵەتەکانی یەکەم ئەبواە ئێمە ئەوە کە پێوتێت قۆناغی خۆ ئامادەکردن یان قۆناغی پێدانی زانیاری بە هاوڵاتی لەبارەی پەتایەک هەیە لە جیهاندا شەپۆلەکە بڵاوە بێتەوە خەڵکی کۆمەلگای هەرێمی کوردستان ئاگادار بە ئەمە ناوی ئەم پەتایەیە ئەمە شێوازەکە ئەمە چۆنەڵێت نیشانە خەتەرەکانێتی ئەمە جۆرەکەیەتی ئەمە ئاها ئەمە قۆناغی خۆ ئامادەکردنە قۆناغێکە پێدانی زانیاریە بە خەڵک بۆی ئامادە بێت کە ئەو شەپۆلە دێ ئەو قۆناغی دووەم کە قۆناغی پێڵێن گەمارۆدان یان قۆناغی ئیحتیواکردن کە قۆناغە زۆر خەتەرەکەیە یعنی قۆناغە زۆر ئەرکە قورسەکەیە بۆ دام و دەستگاکانی ئیعلام کابێ بەردەوام چۆنەڵێ هێرش بۆ سەر ئەو پەتایە بکرێت کە خەڵکی بە تەواوەتی زانیاری تەواویان هەبێت زانیاری تەواویان هەبێت بۆی ئەم زانیاریانە عکس بکرێتەوە بۆ ڕەفتار و سلوک یعنی چۆن یعنی من هەروە نەبێ وەکو مەرحەلەی قۆناغی یەکەم زانیاریم وەرگرت لەسەر ئەم پەتایە بەڵام ئەم قۆناغا من ئەبێ ئەم زانیارانی کە دەستگاکانی ڕاگەیاندن ئەمانداتێ ئەبێ ئێمە بیگوازینەوە بۆ ڕەفتار و سلوکی ڕۆژانەمان بۆەوەی کە من مەسەن دەمامک بکەم بۆەوەی دەستکێش بکەم بۆەوەی کە ئەو سەوزە و میوە چۆن ئەکڕی ئاوا مامەڵی لەگەڵا بکەی بۆ ششتنەوە کە نەچمە شوێنی قەڵەباڵغی کە خۆم ئەم مەرحەلەیە بەداخەوە لای خۆمان چی کەناڵەکانی چ دامەزراوەکانی میدیا و چ ڕاگەیاندنەکانی وەزارەت و لایەنە بەرپرسەکانی ئەوەی کە پێڵێن ژووری ئۆپراسیۆنی مرکزیەکە ئەوەی کە ئەوە کرد زۆر پەلەیان کرد لە شەپۆلی یەکەم یعنی هەموو تااقەت و توانای دەستگاکانی ئیعلام لەو کاتەیە درا بە هاوڵاتی کە چی بینیمان وانە بوو یعنی بەو ڕێژەیە نەبوو مەترسیەکە نقطەی ئەو نقطەیە کە ئێستاکە ئێمە تێکەوتوین ئەو نقطە خەلە لە خراپەیە کە ئێستاکە هاوڵاتی تووشی بێمتمانەی بووە لەگەڵ دەستگاکانی ڕاگەیان و لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکان کەوتم وەزارەتی تەندروستی نەدەکرا دکتۆر تەنها یەک کەناڵ هەڵبسایە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئیتر هەتا کۆتایەکی کە دیار نییە هەڵبسایە بە بڵاوکردنەوەی داتاکان بە ڕێنماییەکان بە هەموو شتێک بۆی کە هاوڵاتی زیاتر متمانی هەم بە وەزارەتی تەندروستی هەبووە و بە حکومەتیش ڕێنمایەکانیشی باشتر پەیڕەوە کرد پرسیارێکی منطقی زۆر جوانە بەس ئەمە بۆ چێ ئەمە بۆ وڵاتێک بۆ قوارێکی سیاسی کە دامەزراوەی میدیایی نیشتیمانی هەبێ ئەمە بۆ وڵاتێکە کە دامەزراوەیەکی میدیای نیشتمانی مەبەستم وەکەوەی مەسەنەن ئێستاکە عێراق مەجموعەیەک دامەزراوەی کە پێوتێت شەبەکەی ئیعلامی عێراقی سەر بە دەوڵەت و حکوومەتە یان زۆربەی وڵاتانی تر یعنی نمونە زۆرە وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی دەوروبەر دامەزراوەی میدیایی نیشتمانی دەوڵەت ینی پەرلەمان و دەوڵەت سەرپەرشتیەکە نەک حکوومەت بانێمان ئەوە بینەرانیش لیان تێک نەچێت کە ماڵی نیشتمانی ئەوە نییە کە زمان حاڵی حکوومەت بێت پەرلەمان و موسسەی سربەخۆیە کە سەرپەرشتی ئەم دامەزراوانە ئەکات ئەو کاتە ئەوە مەهامی ئەو دەستگایەیە ئەو دامەزراوە نیشتمانیە دەوڵەتەیە کە هەڵمەتەکانی وشارکردنەوەی تەندەروستی بەڵام بەداخەوە لای ئێمە ئەزمموی 28 ساڵی میدیای ئێمە خۆتەزانی لە دوای ڕاپەڕینە مەزنەکەەوە تاکوی ئێستاکە هەموو ئاراستەی ئەعلامیەکانمان ئەوەیە خاوەنددارەتی کەناڵەکان
بۆ حزبە یان بۆ چۆنەڵی سەرمایهداری ئەوەیە کەرتی تایبەتە یان تێکەڵە مەسەرەن سێبەرە ئەوەی چی پێڵین هەر کەسو بە میزاجی خۆی و هەر کەسو بە استراتیژ و پلانی ئارازوی خۆی ئەوە مامەڵاکە لەگەڵ هینەکان بەڵام بالفعل ڕاستەکەیەوە ئەگەر ئێمە کەناڵێکی دامەزراوەیەکی میدیایی نیشتمانیمان هەبوایە من تەسەوڕ مەکرد ئەو کاتە ئێستاکە ئەمانتوانی زانیاری باش بدەین بە ئەو بێمتمانیەش ناماد لە نێوان بەڵێ من یعنی ئێستاکە بەرپرسم لەو قسەی کە ئەیکەم ئەگەر هەر کەسێکی ژگوێی لێمە لە ئاسی وزاری و لە ئاسی پارێزگاکانیش مامەڵەی میدیایی لەگەڵ شەپۆلی یەکەما مامەڵەیەک بوو زیاد لە حەد زیادە ڕۆی بوو ئەمە وای کرد ئێستاکە ئەو جۆرە بێمتمانەی کە هاوڵاتی هەیەی با بە مطلقیش قسە نەکەین ئەوانەی کە ئێستاکە خاوەنی ئەو بیرۆکەن کاڵم پەتای کرۆنا ڕاست نییە ئەوە دەرەنجامی ئەوەیە کە لە شەپۆلی یەکەم لە ماوەی پێشوو نەمانتوانی مامەڵێکی میدیایی تەندروست لەگەڵ هاوڵاتیانە دروستکەین بۆیە ئێستاکە هاوڵاتی وەرگر ئەوەی کە پێڵێ وەرگری دەستگاکانی ڕاگەیاندن بەڵێ بالفعل دووچاری بێمتمانەیی بووە لە دەرەنجامی ئەو باشە دکتۆر هەموو کەناڵێکی ڕاگەیاندنەکان بە بیسترا و بە بیندرا و تەنانەت بە سۆشیال میدیاشەوە دایما ئارەزوی ئەوواکەن کە ئەو هەواڵی کە لایەنە یاخود ئەو هەواڵی کە بیستنی ئەو زانیاریە بە زووترین کات بیگەێنن بە بینەر یاخود بە بیسەر ئەم هەواڵە بە پەلانەی کە لە ماشێتەکانە ئەنووسرێت ئەمە تا چەند کاریگەری هەوە لەسەر وەرگر بەڵێ ئەگەر هەواڵی بە پەلا ئەگەر سەرچاوەکەی وەزارەت بێت ئەگەر سەرچاوەکەی لایەنێکی فەرمی بێت ئاساییە ینی ئاسایی منی هاوڵاتی مافی ئەوەم هەیە زانیاری بزانم بەڵام بەداخەوە یعنی لەگەڵ ئەوەیشا لەگەڵ ئەم جۆرە مامەڵە میدیاییش کراوە بە سیاسی بەداخەوە یعنی کە ئابینیت لە ئاستی وەزارەت ینی کۆمەڵێک دەستگای ڕاگەیاندن هەیە کە قۆڕغی هەواڵ و زانیاریان کردووە بەداخەوە ینی ئەبینی کە پێشبڕکێکی زۆر نامەنتقیانەکەن لە بڵاوکردنەوەی ئەم هەواڵ و زانیاریانە یعنی ئەبینین تەماشاکەی خەریکە بە هەواڵ و زانیاریش لەسەر حیسابی ململانەی سیاسی ئەکرێت یعنی کراوە بە سڕاعێکی سیاسی ینی ئەبینی سێرەکەی تۆپی بەردەوام خەلەلەکان و کێشەکان ئەهاوێژێتە پارێزگایەک لەسەر حیسابی پارێزگایەکی تر بۆ نمونە ینی بەردەوام ئێمە هەستی پێکەین و بەڵام ناو نایەنین یعنی ئەمە هاوڵاتیش هەستی پێکە یعنی لەم حاڵەتەیە بێمتمانەیی دروستە بێ لەم حاڵەتەیە شڵاژاندن دروستە بێ لە لای وەرگر و لە لای هاوڵاتی لەم حاڵەتەیە ئێمەی بینەر و بیسەر و خوێنەر ناچار پەنا ئەبینە بەر وەسیلەیەکی تر کە پێ و تێ سۆشیال میدیا بەداخەوە کە ئەوەی تر قوڕەکە خستەکاتەوە بۆ هاوڵاتی یعنی بەداخەوە بەڕاستی ئەمیشەیەکێکە لە زۆر وەکارە خەتەرناکەکان کاتێک کە وەرگر متمانەی بەلایەنە دەستگا فەرمیەکان نایە ناچار ئەبێ پەنا بێتە بەر وەسیلەیەکی تر تا خۆی تەفریق کاتەوە یعنی تا لە وەرگرتنی زانیاریەکان خۆی تەفریق کاتەوە بە دوای خاڵێک ئەگەڕێک کە بەدیل بێ یە ناچار پەنا بباتە بەر سۆشیال میدیا سۆشیال میدیاش لەبەر ئەوەی کە خاوەنێکی ئاشکرای نییە یعنی هەموو کەسێک لە ماڵەوە ئەتوانێت ببێ بە خاوەنێکی دەستگایەکی میدیا لە ئەکاونتەکەی لە پیجەکەی یعنی ئەبینی هەزارەها پیجی ناڕاست من لەم دوێنێ ئێستاکە شتێکم بۆ کەشفکرا پیجێک دروست یعنی پیجێک ئەکاونتێک هەیە یان پیجێک هەیە چۆن ئەڵێ پارچەی هەواڵی یان هەواڵ یان لێدوان دروستەکە بە ناوی سەرۆکی تەندروستی سلێمانیەوە یعنی چۆن لێ لێدوانی زۆر خەتەرناکیش بڵاو ئەکرێتەوە خۆی ئاگای لە هیچ باشە من ئەوواگەمەوە قەناعەتە تۆگەیتەوە قەناعەتی کەمە ڕاست نییە یعنی من و تۆ لە ئاستێکی با چۆنەڵێ خوێنەواری و کەلتوری ئەوەی کە ئازانی کامە قسەی سەرۆکێکی تەندروستی نییە یان بەڕێوەبەرێکی تەندروستی نییە چۆن هەواڵی ڕاست لە ناڕاست جاپێخان خەتەرەکە لەوەیە کە خەڵکێکی ئاسایی بەر سۆشیال میدیاکەوێ چکە سۆشیال میدیا ینی هەموو کەسێکی نەخوێنەوار ئەتوانێت بەکاری بێنێ هەموو ئاستێک لە ئاستەکانی تعلیمی خوێنەواری و ئەمانە بەکاری هێنێ من و تۆ ئەگەر قەناعەت بۆ جۆرە هەواڵ و پەیجە ساختانە نەکەین بەڵام خەڵکێکی تر زۆر هەیە کە پێڵێن خەڵکی ڕەشۆک و خەڵکی عوامە قەناعەتی پێەکە
ئەمەیە هیچ پێوەرێک هەیە دکتۆر هەواڵی ڕاست لە ناڕاست جیابکرێتەوەێ بۆی کاتێ بینەر یاخود بیستەر گوێ بیستی شتێکە بیان ئەی بینێ بە تایبەتی لە سوۆشال میدیایە بتوانێت هەواڵە ڕاستەکە لە ناڕاست جیاب هەواڵی ڕاستی لە سوۆشال میدیا چییە؟ یعنی تۆ هەندێک پیجی فەرمی هەیە بەسم بۆ نمونە پیجی سوۆشال میدیای کەناڵی گەلی کوردستان ئەمە یعنی فەرمیە پیجی فەرمی بۆ نمونە ڕۆژنامەی فلان سایتی هەواڵی فلان ئەمانە فەرمیە یعنی ئەمانە بەرپرسیارن چونکە ئەم سایتانە ئەم پیجە ئەکاونتانی سوۆشال میدیا یعنی خاوەنەکەی معلومە خاوەنەکەی ئاشکرایە سبینێ دووربێ هەر کێشەیەک کێشەیەکی یاسایی و لەگەڵ ڕێزم بە وەکڵێ نائێتیکی ئەخلاقی ڕۆژنامە نووسی هەبێت ئەوە محاسبە ئەکرێت بە محاسبەی یاسایی بێیان ئەگەر ئەخلاقی بێت لە بواری ڕۆژنامە نووسەکە بەڵام هەزارەها خەڵک هەیە ینی خەڵکی وەهمی هەیە پیجی وەهمی هەیە بۆ نمونە ینی خەڵکێک هەیە یەک سێ چوار حیسابی فەیسبوک و سوۆشیال میدیای هەیە تەنها بەس بۆ ئەوەی بۆ سراعی سیاسی بۆ تێکدانی دۆخەکە بۆ ئەوەی کە ئاژەوەنانەوە لە ناوچەیەکی دیاریکرا و هەواڵی چاواشە بڵاو ئەکاتەوە وێنەی فۆتۆشۆپ بەکار ئەهێنرێت لێدوانی ناڕاست ئەکرێت بە فۆتۆشۆپ ئەکرێت یعنی ئەمەیە بەداخەوە ئەمڕۆ وەکو باسم کرد زۆرترین ڕێژەی بەرکەوتنەوەیە کە مەبەستم خوێنەر و بینەر و بیسەر ئێستاکە لە سوۆشیال میدیایە بۆ ئەم سەردەما بۆ لەبەرەوەی وتم یەکەم سەبەب ئەوەیە بەداخەوە وەرگر متمانەی زۆر نەماوە بە کەناڵە یان دامەزراوە فەرمیەکانی میدیا لە نەتیجەی ئەو مامەڵە ناتەندروستە کە ئەبیندرێت و ئەبیستێت و ئەخوێنرێتەوە ناچار خەڵکیەکە بێ پەنابراتە بەر سوۆشیال میدیا سوۆشیال میدیاش ئەوە وەزعەکەیەتی لە کۆمەلگای کوردەواریات دکتۆر ئەو هەواڵە ناڕاستانەی ئەگەر فۆکسەکە بخینە سەر ڕاگەیاندنەکان یاخود بڵێ دەستگا میدیایەکان ئەو هەواڵە ناڕاستانەی کە بڵاوەکرێت و ئەکرێت بڵین لە نەزانیە یاخود بە مەبەستە مەبەست شخصەکان یان دەستگاکان یان زۆر جار ئەبینین لە ڕاگەیاندنەکانە داتاکان جیاوازن هەر کەناڵە یاخود بڵێ هەر دەستگایەک داتایەک دادنێ ئەم داتایە یان ئەم گۆڕانکاریانە بە مەبەستە یاخود لە نەزانینە تۆ هەندێک جار وایە ئەگەر ئەو داتا و زانیێرانە ئەگەر ڕاستیش بێت ئەو دەستگا ڕاگەیاندنەی کە هەڵەسێ بە معالەجەکردن یان پەخشکردنی یان بڵاوکردنەوەی وەکو باسم کرد بە سیاسی ئەکات بە سیاسی ئەکات لە دەرەنجامی سراعی بۆ نمونە دوو ناوچە بۆ ئەیکات بە مزایدە لە پێناو سراعی مەسەن دوو حزب یەت بۆ نمونە ئەفزەڵیەت و هەواڵی باش لەسەر حسابی پارێزگایەک یان ئەیدا بە پارێزگایەک لەسەر حسابی پارێزگایەکی تر زیاتر ئەبینی تەماشاکەم یعنی من لەماوەی هەستی پێەکەم تەماشاکەیت کە ئاستی مەترسیەکان یعنی بە شێوەیەکی باڵانسێکی زۆر جار باسی توشبووەکان ئەکرێ باسی چاکبوون بڵێ ینی باڵانسێک نادرێ بە قەبارەی هەواڵەکان یعنی درکی پێکرێ هەستی پێکرێت مەسەن هەندێک دامەزراوەی میدیایی هەیە زیاد لە حەدی خۆی قەبارە بە قەبەکردنی هەواڵ بە ئاراستە سلبیەکەی بۆ ناوچەیەک ئەکرێت لە حساب ناوچەیەکی تر بۆ نمونە ئەبینی زیاتر ئاراستەیەکی زۆر پۆزتیف و ئیجابی لەسەر ئەم پەتایە ئەبەخشێت بە ناوچەیەک لەسەر حسابی ناوچەیەکی تر کە ئەبینی بە پێچەوانەوە لەوا ئەچێت ڕێکارە عیلاجیەکان و خۆپارێزیەکانی ناوچەیەکی تر لەواچێت ڕێکارەکەی باشتر بێت لە ناوچەیەکی یعنی ئەمەیە مامەڵی ناتەندروستی میدیا کە چۆن ئەوەی کە پێوتێت چاواشەکاری چاواشەکاری میدیایی کە دروستە بێت کە ئەمیش وە ئەکات کە ئێمەی وەرگر کە ئێمەی هاوڵاتی بەداخەوە نەتوانین کە زانیاریەکان چۆنەڵی فاکتەکان حقایقەکە ڕاستیەکان بە تەواوەتی پێمان باشە دکتۆر بە پێی یاسای ژمارە هەشتاونی ساڵی 1970 عێراقی کە باز لە یاسای خۆپارێزی گشتیەکە ئەڵێ ئەگەر هەر کەسێک هەڕەشە بێ بۆ سەر تەندروستی گشتی هاوڵاتیان ئەوە پێویستە بەپێی ئەم یاسایە مامەڵی لەگەڵ کرا خۆ بڵێ سزا بدرێ بەڕێزە دۆک و شارەزایەک یاخۆ پسپۆڕێکی بواری ڕاگەیاندن تا چەند بە گرنگی ئەزانی لەم دۆخەی ئێستەیە ئەم یاسایە کاری لەسەر بکرێت زۆر جار ینی ئەم پرسی مەسلەی یاسای خۆپارێزی و پەتا و ئەمانە و هەواڵی ناتەندروست و یان هەرجی هەتێک کە بێوێت ئەم پەتایە بەلا ڕێدا بەرێت کە سزای یاسایی هەیە بڵێ دەقێکی یاسایی هەیە
کە من تەفاسیلی ئەو دەقە یاسایە نازم لە بڕۆی اختصاصی من قانون نییە بەڵام وەکەوەی کە یاساکە بەڵێ یاسایەکی وا هەیە یاساکە تایبەتە بە خۆپارێزی بەڵام چییە ئەوانەی کە مخالفە و تەجاوزی ئەم یاسایەکەن چییە مەسەرەن بەرپرسیارە لە جوڵاندنی داوا من دایمە ئەم پرسیارم کردووە لە هەموو چاوپێکەوتنەکانم نەکرد بۆ مەسەلەی پەتای کرۆنا تەنانەت ئەو خروقاتانەی کە ئەکرێت لەسەر مافی شخص کەسایەتیەکان یان بڵاوکردنەوەی هەواڵی درۆ یان بڵاوکردنەوەی هەواڵی ئابڕووبەرانە یان بڵاوکردنەوەی هەواڵی چەواشەکاری یعنی چییە ئەو لایەنەی کە ئەوێت داوا بجولێنە یان شکایەتکە بۆ نمونە تب بە ئێستایشەوە کە سوور ئەزانین لایەنێکی سیاسی بەردەوام تا ئەم لەحزە لە ناو ڕای گشتی ئەوە بڵاوکاتەوە کە پەتای کرۆنا ڕاست نییە کە پەتای کرۆنا بووە بە ئامرازێکی سیاسی و نازانم چی پەتای کرۆنا ئەسڵەن وجودی نییە بەڵام فەرمو کووا چه داوای سیاسی لەسەر ئەم جیهەتە لەسەر ئەو شخصە لەسەر ئەو دامەزراوایە یعنی ئەمە ئەی داواکاری گشتی کەواتە کاری چییە ئەی جیهەتی بەرپرس کە پێوتێت وەزارەتی تەندروستیان سەرۆکایەتی چۆنڵێ ڕیاسی سەحە و بەڕێوەبەری پارێزگاکان ئەی کەواتە ئەوان ئیشان چییە کە تۆ کە یاسایەکی ئاوا هەیە و بە ئاشکرا ئەبینی لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە کە خەڵکانێک کە کەسێک کە پێگەیەکی ینی سیاسی ئۆمانیشیە لە مستەوای ئەندام پەرلەمان کە هەواڵی چەواشە بڵاوکاتەوە هەواڵی ناڕاست بڵاوکاتەوە بۆ داوای یاسایی لەسەر نەکراوە بۆ نەمابینی کەس لەسەر ئەم هەواڵە چاوەشەکاریە سزا بدرێت. زۆر سپاس دکتۆریان دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایی زانیاریەکانە زۆر سپاس بۆ دکتۆر شێرکۆ جەبا کە بەڕێزیان مامۆستای زانکۆ پسپۆڕی ڕاگەیاندنن بەڵێ خۆشویستان کوی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم با هیوای لەش ساغی و تەندروستێکی باش بۆ هەمووتان کاتێکی خۆش.